ئێمە لە مانگی ڕەمەزانین برایانی خۆم، لەم مانگەیە ئەم قورئانە دابەزی ئێمە بین بۆ مزگەوت، لەم مانگەیە خوای پەروەردگار قورئانی ناردبووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی ئەو کتێبە بێ فیهی ذیکروکم، یادی ئێمەی تایە. ئەو قورئانەی خدا ئەفەرمێ ئەفەلا یەتەدەبەڕون القورئان، ئەو قورئانەی کە وەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام 23 ساڵی ڕەبەق لە خزمەتی ئەو قورئانەیە بوو، خێزانەکەی وەصفی ئەکا ئەفەرمێ کانە خولوقه القورئان، ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قورئان بوو. ئەم قورئانە خدای پەروەردگار ئەفەرمێ إنا أنزلناه في ليلة مباركة، ئێمە لە شەوێکی مبارەکە ناردمان کە شەوی قەدرە برایانی خۆم. إنا كنا منذرين، ئێمە بەردەوام ئومەتانمان ئاگدار کردەتەوە لەو پێشهاتانی کە بۆیان دێ و خۆیان ئامادە بکەن بۆ ڕۆژی پەسڵان و قیامەت. فيها يفرق كل أمر حكيم، لو شوية برایانی خۆم شەوی قەدر خوای گەورە بە نصیبمانی بکە. اللهم بلغنا القيام، خوای وامان لێ بکەی ئاسانکاری کەی بۆمان بۆ ئەوەی بتوانین ئەو شەوەمان بەربکەوێ. فيها يفرق كل أمر حكيم، لو شوية هەموو شتێک مفسرین ئەفەرمون أي تقدير مقادير الخلائق على مدى العام، لو شوية ساڵەکە کامل ئەنووسرێتەوە، ئەو ساڵەی کە وەها دێت هەموو ئەو شتانەی کە لە توار ڕوئەدا خوای گەورە بۆت ئەنووسێ. لە لەوح المەحفوظ تقدیری ساڵێکی عەبدەکان ئەکرێت. فيكتب فيها الأحياء والأموات، هەندێکمان عمری قەبزمان بۆ دەرەچێ بۆ مردن. ئەزانی ئەلەم چەند شەوەیە حکمی مردنت بۆ دەرئەچێ، یاخود حکمی درێژکردنەوەی تا ساڵێکی تری تەمەن. خۆت لە جێلی مەدە موسڵمانی بەڕێز، برای بەڕێزم با خۆمان لە جێلی نەدەین. هەر ئەم ساڵە لەوە ئەکا تەواوی نەکەین بڕۆین بۆ قیامەت. لەم ساڵەیە لەم چەند ڕۆژەی کە دێ تەمەنت دیاری ئەکرێ، ئاگات لە خۆت بێ، با تەمەنت پڕخێر بێت. ئەگەر دانشی بۆ لەیلەتول قەدر خوا تەمەنت پڕخێرەکات، بەڵام پڕخەی خەوت بێ، یاخود دێ بۆ لەیلەتول قەدر بۆ لەفە خواردن، وەڵام مامۆستا تەراویحەکەت کوڵە درێژە قاچم ژانەکە دەنگە دەنگ نابەخوا برام خوای گەورە و عیبادەتەی ناوێ. خوای گەورە لە توی ئەوێ سەڵاوات بدەی، 4 فرمێسک بڕێژی بۆ ئەو تاوانانەی کە لە گەنجی تا کردوتە، بۆ ئەو تاوانانەی کەوا دڵی مسڵمانانت شکانووە، بۆ ئەو زمانت کە خەڵک لێت ئەمین نییە، بۆ ئەو دەسەت کە خەڵک لێت ئەمین نییە. ئەم جا بڵێی خوایە ئەم دەسەی کەوا درێژم ئەکرد بۆ خراپە، ئەم جا کورتی ئەەکەمەوە لە چاکەیە. ئەو دەمەی کەوەها تەسلیتم کردبوو بۆ سەر مسڵمانان، ئەم جا ئیستیغفاری تۆی پێ ئەەکەم خوایە، وا من لەگەڵ تو ئاشت ئەبمەوە، تۆش خۆت وعدە داوەیەکێ بەڕە و ڕوود بێ بەڕاکردن ئەچی بۆ لایی. ئەلەم شەوانەیە کە دێ برایانی خۆم مردن و ژیانت بۆ دیاری ئەکرێ. والناجون والهالكون، هەر ئەم شەوانەیە کێ نەجاتی ئەبێ لە دۆزەخ ناوی ئەنووسرێ، کێش ماڵ خۆی کاول ئەکا ناوی ئەنووسرێ. والسعداء والأشقياء، هەر لەم شەوانەیە کێ خۆشگوزەرانە، کێ ژیانی پڕە لە ئیمان. برای بەڕێزم خۆشگوزەرانی هەر پارە نییە، خۆشگوزەرانی هەر ئەوە نییە دەستە درێژ بێ و دەوڵەمەند بی. ئەخە ئێستا من ئەم ئایەتە باس ئەەکەم هەمومان ئەقڵمان وای خوێنێتەوە ئیشەڵا ئیمساڵ بێتەوە دەوڵەمەنە بین. ئاخە دەوڵەمەنێکی ملور هیچ قیمەتێکی نییە ئەگەر دەوڵەمەنێکی شاکر نەبێت. بۆیە مفەسرین زۆر زانایانی ئەم ئومەتە زۆر مشتومڕیانە لەسەر ئەمە، ئایا فەقیرێکی سابیر باشترە یان دەوڵەمەنێکی شاکر؟ ئەڵێن دەوڵەمەنێک باشترە ئەگەر شکرانە بژێر بێت، چکەم فەقیرەکە نیەتی هانی خۆی ئەدا سەبر بگرێ و تەحمل بکە، بەڵام ئەو دەوڵەمەنە زەکاتی لەسرە، حەق و حقوق و واجباتی لەسرە، سیلەی ڕەحمی لەسرە. 500 ساڵ دوای فەقیرەکانیش ئەچێتە بەهەشتەوە. 500 ساڵ في يوم كان مقداره 50,000 سنة. ئێمە ئەگەر ئەڵێین ئەوانەی خۆشگوزەرانە ناویان ئەنووسرێ، یەکسەر عەقڵمان بۆ دینار و دۆلار ئەڕوا. برام شخصیەتت بە پارەوە نییە، قەسەمەن بالله، قەسەمەن بالله ئەوەی لەبەر پارە و ڕوتبە و مەنسەب و ماڵی دنیا لەبەر حزب و حکوومەت سەلام لە تو ئەکا، حزبەکەت بکەوێ ڕسوا ئەبی، پارەکەت نەمێنێ ڕسوا ئەبی، سەیارەکەت نەمێنێ حیسابت بۆ ناکا. بەڵام ئەگەر هەد بێ مسڵمانێکی چاک بی، ئەهلی خێر بی، ئەهلی دەستگیرۆیی هەژار و فەقیر و بێپیاوەکان بی، کە لێکەوتی هەر ئەو مسڵمانانەی کە تۆ سەدەقە و زەکاتت بۆیان کۆ کردەوە، هەر ئەوان بەدزیەوە دێن ئاوا پارە و دۆلارت بۆ لول ئەکەن و ئەیکەنە تۆی پشتوێنەکەتە ئاگات لێ نەبێ. قەسەمەن بیلا مسلمانی وا هەیە ئاگای لە مەرگی خۆی نییە، لە شارێکی ترەوە مەبلەغی پارەی زۆر هاتووە دایەتە دەست منوتیانە بۆ فڵانە زەلام ئەبێ بیبەی. برای بەڕێزم، ئینسان شخصیەتی بە ئیمانەکەوەیە.
إن الله ليضع بهذا القرآن أقواما ويرفع بها آخرين. والله دەستگرینە قورئانەوە خوا بەرزمان ئەکاتەوە، دەرزگرینە کتابەکەی خواوە خوا سومعەمان بەرز ئەکاتەوە، لە ناو خەڵکیە کەس ناوێرێ سەی ناو چاوت کە. ئەگەر بۆ کوشتنی شدا بنیشێ ئەزانێت تۆ لەسەر حەقی، تۆ پیاوی، تۆ مەردی، بەڵام بە یەک فیشەکێکی فێڵ پێت ئەوێرێ، ناوێرێ بەرەو ڕوقسەت بەرامبەر بکە، ناوێرێ پێت بڵێ دز، ناوێرێ پێت بڵێ داوێن پیس، ناوێرێ پێت بڵێ دەم پیس، بەڵام دژایەتی توی پێ ناکرێت لەبەر ئیمانەکەت. با دەستگرینە ئیمانەکەمان و برایانی خۆم. زۆرێک لە ئێمە وا ئەزانین خۆشگوزەرانی تەنها بریتێ لە سفرەی گەورە، پارەی زۆر، منسەب و دەسەڵات بەخوا وانیە برایانی خۆم. بەخوا برایانی خۆم کاتێکە یەکەم شەو ئەچیتە قەبرەکەوە هەموو شتەکان ئەگۆڕێن. ئێستاکە یەکێ لە ئێمە بمرێ دوای چەندێک باس ئەکرێ، دوای چەندێ باست ئەکەن. کوا ئەو سەرکردە گەورانی کە ئێستا لە قەبران دوای چەندێ تەلەڤیزۆنی حیزبەکەی خۆی باسی کرد، مانگێ دوو مانگ هەر خۆیان لێی بێزار ئەبن هەموو ڕۆژێ باسی بکەن. هەمومان ئەوە مەسیرمانە برایانی خۆم. خۆشەویستانی خۆم، ئەعلەم چەند شەوەیە ئەگەر هەر کەسێ لە ئێمە وشیار بێ ئەتوانێ ژیانی خۆی لەسەنەوە بنووسێتەوە. کاتێکیش کە تەوبە و پەشیمانی یوبەدلهم الله سەیئاتهم حەسەنات، تو خواوەرن سەیری ڕەحمەتی خوای پەروەردگار بکەن. تۆ ئەگەر بەگەنجی تاوانێکت کردبێ، ئێستش خزمەکانی خۆت ئەگەر باشیش بی هەرەڵێن کورەمە بەگەنجی وای ئەکرد. 15 ساڵ خزمەتی حزبێکت کردبێ، وازت لەوە هێنابێ 30 ساڵە خزمەتی ئەمەکەی درەکەی دا ئەنشێڵێن وەختی خۆی ئەمە لە فلانە حزبا بوو. بەس ڕەب العالەمینە کاتێ تەوبە ئەکەی، خوای پەروەردگار بەرەو ڕووت ڕائەکا. خوای پەروەردگار لە تۆ پێی خۆشترە کە تەوبەت کردووە. خوای پەروەردگار یوبەدلهم الله سەیئاتهم حەسەنات، هەموو کردەوە خراپەکانت بۆ ئەکا بە چاکە. تو خوا چی ئەمە بۆ چی ئەکات؟ دەی ئافرەتێک ڕۆژێ مناڵەکەی گوم بوو، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە ئافرەت مناڵەکەی دۆزیەوە وتی ئەی هاوڵانم ئەو ئافرەتە گومان ئەکەن ئیسا ئەو کۆرپەی خۆی بخاتە ناو ئاگرێکەوە. وتیان نەوەڵاوە ئافرەتەکە خەریکە پەراسۆی مناڵەکەی ئەشکێنێ وا باوشی لێداوە. فەرمووی قەسەم بەخوا خوای گەورە لەو ئافرەتە بەڕەحمترە بۆ ئێمە. خوای گەورە حەز ناکە ئێمە بچینە دۆزەخەوە. خوای گەورە پێی خۆشە لێمان خۆش بێ. برایانی خۆم، هەر ئەلەم مانگەیە خوای پەروەردگار لێ خۆشبوون بۆ بەندەکانی دەرئەکات. بۆیە ئەم دەشەوەی کە وەها دێ ڕاوبەختە، هەر کەسێک هەوڵ بدا لە جێی خۆیەوە زندوی بکاتەوە. عائیشە ئەفەرمێ كان يجتهد في 10 الأواخر ما لا يجتهده في غيره. بۆیە دووبارەی ئەەکەمەوە پارەکە شوتم، ساڵێ تریش بمێنم ئەیدەمەوە گوێی خۆم و ئێوە، 5 ساڵی تریش خەتی بم هەر پێتان ئەڵێم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەشەوی ئەواخرە خۆی تون ئەکرد، ماڵ و مناڵی واز لێ ئەهێنا، ئەڕۆیش بۆ مزگەوت نوێژ و عیبادەتی ئەکرد، هەتا ئەفەرمون ئەیدا لە دەرگەکەی فاتیمە و عەلی فەیەقول لەهما ئەلا تەقومانی فەتوسەلیان. ئەیدا لە دەرگایانیت ئەرێ هەڵناسن نوێژ بکەن، هەڵناسن لە خوا بپارڕێنەوە خێر و شەڕ بەش ئەکرێ. کچەکەی خۆی و زاواکەی ئاوا هەڵ ئەسان. تو خوات و تەلەفۆن بۆ کچەکە ئەەکەی، بۆ کوڕەکەت ئەەکەی بزا بە ڕۆژووە، تەلەفۆنی بۆ ئەەکەی بزا لەکوێ تەراویحەکە. برایانی خۆم، پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خۆی هەڵوەدای بەهەشت بوو دەور و پشتەکەشی بۆ هان ئەدا. خوای پەروەردگار تۆی خۆش ئەوێ لە کاتێکا دەست بگری بە دینەکەیەوە، نەسیحەتی دەور و پشتەکەت بکەی. من قام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبي. یەک شەوێکت بەربکەوێ 84 ساڵ عیبادەت ئەکا، 84 ساڵ لە نوێژکردن، لە ڕۆژووگرتن، لە خێر و سەدەقە و قوربانیکردن. ئەمە بۆچی هەیە برایانی خۆم؟ لە چ دینێکە ئەم نەوعە کردەوانە هەیە ئاوا؟ تو خوای پەروەردگار بە عیبادەتێکی کەم، بە خوێندنی 2 جوزء قورئان، 10 سەڵاوات، 4 ئیستیغفار، تەراویحەکەت ئەەکەی، خوای ڕەب العالەمین 84 ساڵ عیبادەتت بۆ ئەنووسێ. خۆ ئەگەر هەر وەکو عادەت وەری بگرین، ئیمساڵیشمان تێ ئەپەڕێنین و 5 تریشتی ئەپەڕێنین و کاتێکیش ئەچینەوە بۆ قیامەت کردەوەکانمان هیچی نەنووسراوە. بۆیە پێویستە بزانین ئەزیزانی خۆم، ئەگەر ئەمانەوێت خوای پەروەردگار لێمان خۆش بێ، خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە، خوای پەروەردگار ئەولادمان ساڵح بکە، ژن و ماڵ و مناڵمان پۆشتە و دەمیان بپارێزێ و دەستیان بپارێزێ لە غەیبەت و بوهتان و تاوان. ئەگەر ئەمانەوێ خۆمان لە ناو خەڵکییا پێمان نەڵێن تو خوا ئێمە وەکو ئەوە نوێژ بکەین، تو خوا ئێمە وەکو ئەوە بە ڕۆژوو بین، تو خوا وەکو ئەوە پارەدار بین، دڵی نایە دینارێک بخوا. با خۆمان چاک بکەین. ئیسلاحی تۆ ئیسلاحی ماڵ و مناڵەکەتە، ئیسلاحی تۆ ئیسلاحی گەڕەکەکەتە، ئیسلاحی تۆ
واللهی ئەگەر ئیسلاح نەبیت لە ناو قەبرەکەشتا دراوسێ قەبرەکانت ئەزیەتت پێوە خۆن. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە یەکێک وەفاتی ئەکرد ئەوی لە شوێنێ باشا بینن، واللهی ئەگەر ئینسانێ خراپی چۆن لەم گەڕەکەیە خەڵکی ئەزیەت ئەدەی ئەچیتە قەبرستانەکەیش 4 موسڵمانی موحید ئەزیەت ئەدەی. دەی با کەسانێکی باش بین، با لە دنیا باش بین، لە ناو قەبرەکەش کە ئەچینە قەبرەکەمان و دراوسێ باش بین بۆ دراوسێ قەبرەکانمان. خۆشەویستان